بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سۆراغی مێژوو هەر جارەی قسە لەسەر چەمکێک دەکات لە ناو کێڵگەی مێژوودا، قسە لەسەر دەرهاویشتە و وەزیفەکانیان وا قسە لەسەر ئەو چەمکانە دەکات کە لە ناو مێژوودا کاریگەریان هەیەەوە ڕووداوە مێژویەکان بە ئاڕاستی جیاوازدا دەخڵقێنن. هەوڵ دەدەین لەم تەوەری بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر بیر بکەین لە ناو مێژووی سیاسی کوردایە بە دیوێکی دیکەدا قسە لەسەر چەمکی ناسیۆنالیزم بکەین. ئایا شتێکەیە لە ناو مێژووی سیاسی کووردا ناوی بیری سیاسی بێت؟ بە دیوێکی دیکەدا لە بەرامبەر بیری سیاسیدا چەمکی ناسیۆنالیزم مانایەکی پڕ بە پێستە. ناسیۆنالیزمی کوردی لەکەیەوە دەستی پێ کردووە؟ ئایا ناسیۆنالیزم لە ناو مێژووی سیاسی کووردا بە شێوەیەکی گشتی لە ناو دەسەڵاتگەرایی خێڵ و بنەماڵە و عەشیرەت و خێزانێکە فۆرمی گرتووە، یاخود بە شێوەیەکی گشتی بیرێکی گشتگیرە و بۆ تەواوی ئەو بیرە سیاسی کە کورد ئیشی لەسەر کردووە، یا وەکو پەرچەکردارێ لە بەرامبەر نەیارەکانیدا ڕەتفعلی هەبووە ئیشی لەسەر کردووە فۆرمەلە بووە. ئەمانە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا جەعفەر نووسەری کتێبی مێژووی بیری کوردی، دکتۆر جەعفەر عەلی توێژەر لە بواری ناسیۆنالیزمی کوردیدا بەخێر بێن بۆ ستودی سۆراغی مێژوو. مامۆستا جەعفەر لە ناو مێژووی کووردا شتێکەیە ناوی بیر بێت یا بە دیوێکی دیکەدا با بڵێن ئایا بیر چییە؟ کەرەستەکانی بیر کامانن؟ بێگومان ناتوانین بڵێ کورد بیری نییە، چونکە بێگومان بیری هەیە و وەکو گەلانی تر بەس ئەو بیرە چییە، لەکەی دەست پێکات، چۆن ئیشی پێکراوە، ئەوە هێشتا بەڕاستی ئەو کاری لەسەر نەکراوە کە پێویستە بکرێت. هەر جەناب باسی بیری ناسیۆنالیستیت کرد. بیری ناسیۆنالیستی لایەکی وەکو حاجی قاری کۆیی زۆر ڕوون و ئاشکرایە، بەس تا ئەمڕۆ تا ئەم چرکەیە کە ئێمە قسەی لەسەرەکەین، زۆربەی ئەوانەی کە نووسەری سیاسین یا لەو کەسانە کە لە دەربارەی بیری سیاسی کاریان کردووە نەهاتوون بزان حاجی قاری کۆیی چی وتووە، بیرکردنەوەی سیاسی ئەو چییە. هەن ئەوەی من تێبینیم کردووە یەکێکی وەکو حاجی قاری کۆیی بیرکردنەوەی سیاسی زۆر جیاوازە، یعنی بڵێن ئەوەندەی ئەو هۆگری بڵێن ڕێنیسانس و کراوەی و ئەوانەیە هێزە سیاسەکانی ئەمڕۆی کوردستان بەو شێوەیە بیر ناکەنەوە. یعنی ئەوەندەی گیانی ڕێنیسانس لە حاجی قاری کۆیە بینی، بێگومان لەگەڵ هەموو تێبینەکانمە لەسەر بیرکردنەوەی حاجی قاری کۆیی. ئەمە لە هێزە سیاسەکانیش بە هەمان شێوەیە، هەر سەردەمێکەوە سێریکەی، چون من ناکرێت ساتە یەک بە یەک شێوەی بیرکردنەوەی سیاسی مەسەلەن سەردەمی شێخ مەحموود یان قازی محەممەد یان ئازانم شێخ سعیدی پیران یەک ئەوانە باس کرێت، بەس بە شێوەیەکی گشتی بڵێن لەلایەکەوە ئەو کەسە ئەو سەرکردەیە خۆی بە پیاوێکی ناسیۆنالیستی زانیوە، بەڵام لەلایەکی تریشەوە عەشەرەتگەری کردووە. ئەوە من زۆرجە بۆ سوعبەت باسیەکەم ئەڵێم نووسەرێکی باوەڕکەم ئەمریکیە شتێکی کتێبێکی بە ئەنگلیزی نووسیوە لەسەر ناسیۆنالیزمی عەرەبی، ئەڵێ عەرەبەکان بە دروشمی ئەوە دەستیان پێ کردووە، ئەوە هەیە ئەڵێ من المحیط إلى الخەلیج، ئەڵێ بەڵام دوای ئەوە لە کوێ کۆتایی پێدێ لە دێیەکی وەکو ئۆجا یان لە دێیەکی لای لازقەیەوەوانە. بیری کوردیش هەروایە، تو سەیری بەشی زۆری هێزە سیاسەکانی خۆمان بکە، سێرێکی بەناو خۆی بە پیاوێکی ناسیۆنالیستی ئەزانێ، بەڵام لە گەڕەکەکەیانە خۆی قەتیس کردووە، لە دێکەیانە. ئێستا من ئەبێتە ئیهانە ئەگەر ناوی خەڵک بێنم، بەڵام بڕۆ سێری سروشتی هەموو هێزە سیاسەکان کە ئەوەندە هۆگری گوندەکەیە، ئەوەندە هۆگری گەڕەکەکەیانە، ئەوەندە گەڕێکی هەوگری فلان خێڵ و تایفە و عەشرەتەکەیەتی، ئەوەندە هۆگری بیری ناسیۆنالیستی نییە. ئەوەش یەکی لەو کارە ساتانەیە کە ئەمڕۆ توش. مامۆستا ئەگە بگەڕێینەوە ئێمە بۆ ناو مێژوو، یعنی ئایا کورد
یعنی ئەو بیرە سیاسی ئەو خوێندنەوەی تۆ کە هاتەوە بەراوردەکەی و باسی حاجی قادری کۆییەکەی ئەمە تەنها لە خەونی شاعیرەکە یا ڕووناکبیرێکی کوردایە کە جەناب و هێمای بۆکەی ئێمە ئەگە بگەڕێنەوە ناو مێژوو ئایا هەمان تایپ و مۆدل کە ئێستا بۆ مەڕەخنەی هێزی سیاسی پێ بکەی کە دێ لە گوندێکە یا لە شوێنێ لە ناوچەیەکە بە شێوەیەکی لۆکاڵی فۆرمەلەیە بێ ئایا لە ڕابردووشە ئەمە وا بۆ واتە عمقێکی قوڵی لە ناو مێژووی ئێمە هەیە یاخود ئەمە ئاڕاستەکە و مەجراکەی گۆڕاوە بۆ ئاڕاستیشی دیکە و جیاوازتر من نازم جەنابەت مەبەست چێ لە مێژووە لە ناو مێژووی سیاسی کووردا ئێمە قسە بۆ ئێستا کە کاتێک قسە لەسەر بیری ناسیۆنالیزمە کرێەوە گەشەکردنی بیری ناسیۆنالیزمی کوردی هەر خۆشی بۆ لە کتێبی مێژووی بیری کوردیا باسەوەکەی کە لەبەرەوەی مێژووی ئێمە وەکو پێویست لە پێش ساڵی 1950 نووسراوەتەوە کە لە 50 ئایتر کۆتایی بەدەسەڵاتی میرنشینە کوردیەکان دێ لەبەرەوە ئێمە مێژوویەکی بیری دیارمان نییە هەر خۆت لە کتێبەکە تا باسیەکەی مەبەستم ئەوەیە لە دوای ئەوە قۆناغی نوێ کە قۆناغی شۆڕش و ڕاپەڕین و دەسەڵاتی شێخەکان و تەریقەتەکان و مرید و مەنسوبەکان کۆ ئۆبنەوە لە ناو تەکیە و خانەقاکانە ئالێرەوە بەشێک لە توێژەران پێیان وایە کە بیری ناسیۆنالیزمی کوردی گەشە ئەکا فۆرمەلە ئەبێ سەرەتایەکی دەستپێکێتی یعنی مەبەستم ئەوەیە ئایا هەر لەو سەرەتاشەوە بەو شێوەیە هاتووە یاخود ئاڕاستەکەی ڕێگەیەکی تری وەرگرتووە ئەمەیەکی لەو سەرچاوانەی کە یعنی بیری کوردی تا بەرجەستە کراوە مەسەلەن شعری کوردیە باڵم بەتابەتی شعری سیاسی ئەوە عەرەبەکان ئەڵێ شعر دیوان العەرەب جا لە ناو شعری سیاسیشە شعری سیاسیە بەس ناتوانین بڵێ من ناسیۆنالیستە بڵێن یەکێکی وەکو مەلای جزیری ئەکید بیری سیاسی خۆی هەبووە بڕوای بە من وام ناوناوە کورد و چێنترێک یعنی پێی وا بووە کوردستان چەق و ناوەندی هەموو جیهانە لای ئەحمەدی خانی ناتوانین بڵێ ئەمە شاعرێکی ناسیۆنالیستیە بەڵام شعرەکانی بێگومان شعری سیاسیە پیاوێکی این بوو بەس چکە لای من پێناسەی نەتەوەیی شتێکی ترە بەڵام ئەمە ببوورە هەر وەکو تیۆر من ئەمەوێت لە ڕووی پراکتیکەوە لە ڕووی پراکتیکە ئەخر ئێمە زۆرجە خۆمان تووشی زۆر هەڵەی قورسەکەین هەموو شتەکان تێکڵاو بەسەر یەکتریەکەین چونکە ئێستا زۆر شاعر هەبووە یعنی من پێم وایە پێش حاجی قادری کۆی شتێکمان نییە بڵێن ئەمە بیری ناسیۆنالیستیە خەڵکە بۆ خۆی بە کورد زانیوە زۆر کەسێک خۆی بە کورد زانیوە بەڵام ئایا ئەو کەسانە ناسیۆنالیستی و بێگومانە بۆ چکە لە هەر بیری ناسیۆنالیستی ئەوروپیش لە شۆڕشی فەرەنسیەوە دەست پێکا لە 1970 لەو کاتەوە بیری ناسیۆنالیستی دەست پێکا لای خۆمان ئەگەر بینەرانی ئازیز لێم عازیز نەبن ئەتوان بڵێم ئێستش ئەو بیرە ناسیۆنالیستی کە من پێناسەیەکەم و من لی تێگەیشتم جارێ بەو شێوە دروست نەبووە تا ئەم چرکەیەکە قسەی لەسەرەکە بەڵێ دکتۆر جعفەر بیری ناسیۆنالیستی کوردی هەروکو ئێوە ئیشتان لەسەر کردەوە لە نامەی ماستەر و لە دکتۆراکەشتانە ئەندازەیەکی زۆر وعنی بە شێوەیەکی قوڵ لەسەر بیری ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمی کوردی و لەسەر هەستی نەتەوایەتی لە ناو شۆڕش و ڕاپەڕینەکانی کووردا ڕائەوەسن یعنی پێتان وایە بیری ناسیۆنالیزم هەروکو مامۆستا ئاماژەی پێکرد لە چوارچێوەی بۆنە دەقی شعرێکی شاعری وەکو ئەحمەدی خانی و مەلای جزیری و حاجی قادری کۆی لەناو ئەمانە وەکو تیۆر وەکو خەونێکی شاعرانە یا وەکو خەونی ڕووناکبیرێک هەبووە کە بێتە دی یا خەونی بە دەوڵەتەوە بینیەوە بە خوێندنەوەی بە فۆرمەلەبوونی بیری ناسیۆنالیزم بۆ کراوە ئایا ئەمانە تەرجەمە بوو نەتە سەر ئەرزی واقع لە ناو مێژووی سیاسی کورتا تا قسەیان لەسەر بکرێەوە قۆناغێکی دیاریکراویان بۆ دەستنیشان بکرێت هەروکو پێشتری ژووتمان بە تایبەتی لە دوای ڕووخانی دەسەڵاتی میرنشینەکانەوە لە بڵێن نیوەی دووەمی سەدەی 19ەوە کە دەست پێکات زۆر سپاس ڕاستێکی بەر لەوەی قسە لەوە بکەین ئێمە قەراری ئەوە بدەین کە چلای خانی و چلای حاجی وەچ پێشتریش لای شەرەفخانی بەدلیسی وە پێشتریش لای بابە تاهیر و لای مەلاپەرێشان و ئەنە کە شعریان بە زمانی کوردی بە شێوەزاری لۆڕی و بە شێوەزاری گۆران نووسیوە بەر لەوەی قسە لەوە بکەین ئێمە دەبێت لەسەر چوارچێوەیەک ساغ بینەوە بزانین بەسمان لە ناسیۆنالیزم چییە تا ئەو کاتە لەسەر ئەمە ساغ نەبینەوە زەحمەتە بتوانین
کەسێک ئیتیهام بکەین بەوەی کە ناسیۆنالیستە یا کەسێک شاگەشکە بێ بەوەی کە شعری ناسیۆنالیستی نووسیەوە یا تێکست و دەقی ناسیۆنالیستی بەرەمێنەوە. ببوورە باش شتێکی پێ بڵێم لە وەڵامی خۆت، یعنی ئەتوێ بڵی ناسیۆنالیستیش پێوەری هەیە، پێوەرەکان دەزیشان کە اینجا ئەتوانین مەوزوعیانە قسەی لەسەرکەین. نامن دەمێت دووشت جیا بکەینەوە، ئێمە ناکرێت ئەرچی دروشمی گەورەی بەرز کردەوە بۆ نمونە بۆی وازەحتر قسە بکەم، ناکرێت تۆ لەم ڕۆی کوردستاندا تۆ هێزی سیاسی ڕەنگە هەبێ، حیزبی سیاسیە، ئارمی هەیە، تایتڵی هەیە و ئینوان و نازانم کۆمەڵشتی هەیە، بەرنامە و پێرە و پرۆگرامی هەیە، ڕەنگە ژمارەی ئەندامەکانی بە نووسرا و بەواقعی بەقەت ژمارەی پۆلێکی خوێندنگەیەک نەبێت، بەڵام ئاڵایەکی گەورەی کوردستان هەڵدەدات و دروشمی سەربخۆی کوردستانیش بەرز دەکاتەوە. ناکرێت من ناسیۆنالیزم بەو شێوەیە پێوانە بکەم، بەو شێوەیە قسەی لەسەر بکەم، لەبەرەوەی ئەمە هێزە سیاسی هێزێکی ناسیۆنالیستە لەبەرەوەی ئاڵایەکی گەورەی کوردستانی هەڵداوە، لەبەرەوەی دروشمەکەی بریتە دروشمی سەربخۆی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ناسیۆنالیزم ئێمە دەبێت بەڕاستی واقعی کۆمەڵایەتی، واقعی اقتصادی، واقعی سیاسی، واقعی کلتوری، فەرهەنگی ئەم کۆمەلگای خۆمان لەبەرچاو بێ و ئەم تەرکیب و پێکهاتە و خانە کۆمەڵایەتیانی کۆمەلگەی کوردیمان لەبەرچاو بێت. لە دوای ئەوە کاتێک ئێمە دەتوانین لە ڕووی اقتصادیەوە کۆمەلگەی کوردیمان شەن و کەو کرد، توانیمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە خانە و کردە کۆمەڵاتەکانی کۆمەلگەی کوردیمان لێکۆڵلۆمان لەبارەوە کرد، زانیمان لەباری فەرهەنگیەوە ئێمە لە چ قۆناغێکداین، زمانی ئێمە لە چ ئاستێکی گەشەکردندایە، مێژووی ئێمە لە چ ئاستێکی نووسینەوە بە دۆکۆمنتکردن و تا چەند ئەم بنەمایانە ئەم ئوسوسانە توانیویانە هوشیارێکی دەستە جەمعی لەناو خانە کۆمەڵایەتەکانی ئێمەدا دروست بکەن. ئەم هوشیاریە دەستە جەمعی 2000 دەتوانێت شتێک بەرهەم پێنێکە پێی بوترێ ناسیۆنالیزم، نە ئەوەی کە بەتەنها لە ئەحمەدی خانی کە قسە لەسەر ئەوە دەکات ئێمە چیتر پاشکۆی ڕۆم و عەجەم نەبین و ئێمە یەک بگرین و شتێکی زۆر دروستە، هەستکردن بە مەغدوریەتی کووردە، هەستکردن بە کوردبوونە، یعنی هەستێکی قوڵی بە کوردبوون هەیە لای ئەحمەدی خانی، بەڵام ئەم هەست بە کوردبوونە لای ئەحمەدی خانی 2000 شۆڕ نابێتەوە بۆ ناو پێک هاتە و خانە و کەرتە کۆمەڵاتیەکانی تری کۆمەلگەی سەدەی هەفتەی کە ئەحمەدی خانی مەموزین تێدا نووسیوە. لای حاجی قادر دیارە ینی ئەتەوێ ببووراتەوێ بڵێ لە نێوان ئەوەی کە ئەگەر نابینی تێز یا تیۆر لە ناو تێکستەکانی ئەحمەدی خانیە تەرجەمە نەبووە بۆ بوارە پراکتیکیەکەی لە ناو کۆمەڵگە بە هیچ جۆرێک، چونکە ئێمە شاهیدی ئەو کاتین کە کۆمەلگەی کوردی دابەشی سەرچەندین بیننشین و میرایەتی و دەسەڵاتی سیاسی بنەماڵەیی جیاواز بووە. ئەم دەسەڵاتە بیننشینیانە لە سەدەی 16 تاوەکو دەگاتە سەدەی 19. بەڵام تۆ لە ناو ناسیۆنالیسم و ناسیۆنالیسمی کوریا زۆر لە سەرتاوە لەسەرەوە ڕاوەسی قسە لەسەرەوە کە ئەوەی کە تا ئێستا توێژەرەکان و لێکۆڵەران و مێژوو نووسەکانیش ئەندازەوە ئەوانەی توێژینەوە ئەدەبیەکانیشیان ئەنجام داوە لە بواری سەرەتایی دەستپێکی هەستی نەتەوایەتی لای کورد. ینی قسە لەسەرەوەکەی زیاتر کە ئەوەی ڕەخنەیەوەکەی کە ئەوەی خەڵک ئێڵێ لەسەر ئەحمەدی خانی بەو شێوەیەش کە گەورە کراوە فوتێکراوە بەو شێوەیەش نییە. من وام نەگوتوە ڕاستێکی ئەوەی کە من بەبوورە عیمە بەسم پەیوەندینەکەیەتی کە ئەوەی کە ئەحمەدی خانی و توێتی و هەستی نەتەواتی تۆ زیاتر لە چەمکە پراکتیکەکەی خوێندنەوەی بۆکەی. ئەحمەدی خانی من ئەوەی کە گوتومە لێوێش گوتومە و ئێستا هەمان ڕئیم هەیە بەڕاستی. ئەحمەدی خانی لە هەستکردن بە مەغدوریەتی کوردەوە کۆمەڵێشتی وتووە لە ناو مەموزیندا، لە هەستکردنێکی قوڵ بە کوردبوونەوە کۆمەڵێشتی وتووە داوای یەکگرتنی میرەکانی کوردەکە لە بەرامبەر دەسەڵاتی عوسمانی ئێرانی. ئەوەی کە ئەو دەڵێ ئێمە ئەگەر بێت و یەکگرتوو بین لە ناو مەموزیندا، ئەگەر بێت و میرانی ئێمە پاشاکانی ئێمە یەکگرتوو بن دەتوان ڕۆم و عەجەم بکەن بە نۆکەر و پاشکۆی خۆیان. ینی دەقیق قسەی ئەحمەدی خانی ئەو تێکستە شعرەکەی وادە بەڵێ پەیامە ئاراستەی دەسەڵاتدارانی کوردی دەکات بۆ یەکگرتن و تەبایی لە ناو خۆیاندا. چییە وا لە ئەحمەدی خاین دەکات؟ ئەم دەردەکوشندەیە کە ئەم پەرتەوازەیەیە، ئەم پەلاماردان و هێرش و پەلامارەی میلیشنەکانە بۆ سەر یەکتری بنەماڵەکانە بۆ سەر یەکتر لە ناوخۆ و چ لە دەرەوەی میلیشنەکانی خۆیاندا ئەم پاشکۆیەتیانە بۆ ئێرانی عوسمانی کەوا دەکات ئەحمەدی خانی هەست بە نەهامەتی قورسانەی پەرتەوازەیی ئێمە بکات و داوای یەکگرتن و تەبایان لێکات. ئەمە تۆ ناوێنەی ناسیۆنالیزم سەرەتایەکی ناسیۆنالیزم هەستکردن بە کوردبوونە، هەستکردن بە کوردبوون جیاوازە لە مەسەلەی ناسیۆنالیزم. هەست بە کوردبوون شتێکی جیاوازە لای تاکە شخصێک هەیە. ناتوانانی ناسیۆنالیزم ئەفوم دەکەی ناسیۆنالیزم بەتەنها لای تاکە شخصێک دروست نابێت. ناسیۆنالیزم دیاردەیەکی دەستە جەمعیە دەبێت ئەم خانە کۆمەڵایەتیانەی ناو کۆمەلگای تۆ ئامادە بن بۆ تەفەهومکردنی ئەوە. تۆ دەبێت ئیشل لەسەر هوشیاری کەرەستەکانی ناسیۆنالیزم کامانە. خۆی کەرەسەی ناسیۆنالیزم چێت؟ تۆ دەشێت لە هێندێک شوێندا زمان بە بنەمای
گرنگ وەربگری لە هەندێک شوێنتردا بنچینەی. دەشێت دین بە بنەمای گرنگ وەربگری لە هەندێک شوێنتردا دەشێت مێژوو بە بنەمای گرنگ وەربگری بۆ نمونە لای کەسێک لای یەهودەکان مێژوو دەبێتە بنەمایەکی گرنگ دین دەبێتە بنەمایەکی گرنگ بۆ دروستبوونی دەوڵەتی نەتەوەی دەوڵەتی ئیسرائیلی لە لای ئەڵمانەکان زمان دەبێتە بنەمایەکی گرنگ لە لای فەڕەنسیەکان مەسەلەی هاوڵاتی ویست و ئیرادەی هاوبەش دەبێتە بنەمایەکی گرنگ یعنی تۆ لە هەر شوێنێکدا جۆرێک لە ئەهمیەت یەکێک لەو بنەمایانە ئەهمیەتی زیاتر وەردەگرێت لەوی تریان. دکتۆر زۆر جار هەندێک لەوانەی قسە لەسەر بیری ناسیۆنالیزمەکەن بە جۆرێ لە پەرچەکردار یا چەسانەوەی نەتەوەی ئێستا بۆ کورد بە تایبەتی تۆ کۆمەڵی نمونەی جیاوازت دێنایەوە لە دەرەوەی جوگرافیای کوردستانیش بەڵام بەڕای تۆن ئەو ناسیۆنالیزمی کە لە مێژووی سیاسی لە ناو مێژووی کووردا فۆرمەلە بوو بێ وە گەشەی کردێەوە سەرەتا و دەستپێکی دروست بێ دەرەنجامی چەسانەوەی نەتەوەی و پەرچەکردار بووە یان ناسیۆنالیزمێک بووە حاڵەتێکی سروشتی بووە وەکو ئەوەی تۆ باسەکەی بۆ کورد دەوڵەتی نەبووە. لێرەدا مەسلەی بۆ من نەتەوایەتی یا مەسلەی زمان کە زۆر جار نکولیکردن لە زمان هەبوو کامانە لەمانە یعنی ڕایاڵێکی گشتی هەبوو بۆ بەرهێمێنانی بیری ناسیۆنالیزمی کوردی لە ناو مێژووی سیاسی کووردا لە ڕابردوو لە کۆمەلگەیەکی ناتەندروستدا لە کۆمەلگەیەکدا کە بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی سروشتی گەشەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری نەکردووە ئەستەمە تۆ بە شتێکی سروشتی بگەڕی نە حیزبی سروشتی لە حیزب بە شێوەیەکی تەندروست و سروشتی دامەزراوە لە نیشتیمانی ئێمەدا ناسیۆنالیزم بە شێوەیەکی تەندروست و سروشتی لەدایک بووە یعنی قۆناغەکانی خۆی بڕی بێت و زۆربەی هەرە زۆری شتەکان جۆرێک لە پەرچەکردداری پێوە تەنانەت دروستبوونی حیزب جۆرێک لە پەرچەکردداری پێوە دیارە ئەمە ئاساییە ئەم شێوە دروستبوون و ئەتا بە شێوەیەکی ناسروشتیش بێت بەڵام دوجار ئەمانە تا چەند دەتوانن بچنە سەر ڕێچکەی سروشتی تا چەند دەتوانن لەسەر هوشیاری ئینسانی کوردی کار بکەن ئەوەی ئێمە کام مۆدێلیانە زیاتر کام جۆرە ڕاستبوونی ناسیۆنالیزم ڕاستەکەی بەشی زۆری من پێم گوتی بەشی زۆری ئەم دیاردا ئایدۆلۆژیانی لە مجتەمەعی کوردیدا لەدایک بوون یان دیاردەی پەرچەکردارن پەرچەکردان لە بەرامبەر ستەم و پەلامار و داگیرکاری هێزێکی دەرەکی پەلاماری تۆی داوە پەلاماری کللتوری داوی پەلاماری زمانی داوی پەلاماری خاک و جوگرافیاکەی داوی هەموو ئەم پەلامارانە وای کردووە تۆ لە بەرامبەر ئەواندا جۆرێک لە پەرچەکردارت هەبێ ئەم پەرچەکردارانە هێندێک جار ڕەنگە تەجاوزی کردبێ بۆ هێندێک مەفاهیمی نائینسانیش بۆ هێندێک جۆر لە پەرچەکردار کە دوجار سنوورەکانی ئینسانیەتیشی بەزان دەبێت یعنی تۆ نتوانیەوە بە شێوەیەکی سروشتی مامەڵە بکەیت لەبەر مجتەمەعەکە مجتەمەعێکی بە شێوەیەکی سروشتی گەشەی نەکردووە بە شێوەیەکی ئاسایی تەتەوڕی بەڵام بۆ مامەڵەکردن لەگەڵ ناسیۆنالیزم وەکو حاڵەتێکی تەندروست مامەڵەشی لەگەڵەکرێت گرفتێک نییە لە پەرچەکردارە ناسیۆنالیزم گەشەی کردبێت ناسیۆنالیزم ڕاستیەکەی تۆ ئەگەر قسە لە ناسیۆنالیزمی کوردی بکەیت ینی تۆ کۆمەڵی قۆناغی گەشەکردنی مێژووی سیاسی ئێمە هەیە بزافی ڕزگاری نیشتیمانی ئێمە هەیە دەبێم قۆناغانە لە بەرچاو بگری چکە هەر قۆناغێک شتێکی بە تۆ بەخشیوە بۆی کەوا بیکەیە کەرەسەیەک بۆ بنیاندانی ناسیۆنالیزم تۆ لەسەر قۆناغی منیشینەکانەوەکەم پێم وایە ناسیۆنالیزم لەم قۆناغاندا بە هیچ جۆرێک شتێک نیە ناوی ناسیۆنالیزم بێ و ئێمە پێم وایە لە ڕووی تیۆریشەوە گوناهێکی گەورە بەرامبەر بە دیاردە و بەڵامەکرێت لە دوای دەکەین کە پێمان وابێ لە لای بەدرخان و لە لای پاشای گەورەی ڕەواندوز و لە لای عەبدوڕەحمان پاشای بابان و ئەم میرانە جۆرێک لە ئەوەی کە وجودی هەبوو ناوی ناسیۆنالیزمە یا ئەوەی کە ئێمە دەتوانین قسەی لەسەر بکەین وەکو بنەما بەڕاستی ئەوەیە کە لە قۆناغی نیوەی دووەمی سەدەی نۆزدەوە مێژووی ئێمە پێدێنێتە قۆناغێکی جیاوازترەوە قسە لەسەر جیاوازەکانی نێوان خۆی و عوسمانی دەکا قسە لەسەر جیاوازەکانی نێوان کورد و تورک دەکا قسە لەسەر هەوڵدانی خۆجاکردنەوە دەکا هیچێک لە بنەما بگەڕێمەوە لای مامۆستا جەعفەر بەڵام بە کورتی ئەمێ ئەو ئەمەی وەڵامی ئەوەشم بیتەوە یعنی ئەو میرانەی بۆن میرنشینەکانی میرنشینی بابان عەبدوڕەحمان پاشای بابان میری سۆران میر بەدرخان ئەمانە ئەگەر هەستێکی داکۆچیکردنەوە دیفاعکردن لە ناوچەی خۆیانیا لەو شوێنەی کە دەسەڵات و قەڵەمڕەویانە بۆ هەبێ ئەمە ناچێتە خانەی ناسیۆنالیزمەوە بە هیچ جۆرێک نەخر لەبەرەوەی ناسیۆنالیزم هەوڵی دروستکردنی کللتورێکی تایبەت بۆ جوگرافیایکی سیاسیەدا هەوڵ دەدا ینی جۆرێک لە جوگرافیایکی ینی دروستکردنی جوگرافیایکی سیاسی بۆ کللتورێکی ینی لەگەڵ کللتوری نەتەوەی هاوەهەنگ و گونجاو بکات ینی ئەمانە بەیەکەوە تەبا بکاتەوە ئەوانەی ئەوان کردویانە جۆرێک لە کۆمەڵە خەڵکێکی پرێمێتیڤ بوون کۆمەڵە خەڵکێکی سەرەتایی بوون هەمیشە لە پەلامار و هێرش بوون بۆ سەرێکتی چل ناوخۆیان و چل لەگەڵ میرنشینەکان و بەڕاستی پاشکۆی دەوڵەتی عوسمانی ئێران بوون لە زۆربەی کاتەکاندا بەڵێ مامۆستا جەعفەر تا چەند بوونی بیرێکی سیاسیە بوونی فەلسەفە پەیوەندی بە بوونی دەوڵەتەوەیە تۆ ئێسا بۆنمە لە کتێبەکەی خۆت مێژووی بیری کوردی ئاماژە بەوەکەی دەڵێیت
بوونی فەلسەفەیان پاراستنی سامانەکانی بیرەوان پێویستی بە بوونی دەوڵەتەیە تا چەند ئەمە وایەجا ئەگەر وا بۆ پێوەرە بێت کە ئێمە بەمانە گشتگیریەکەی خاوەنی دەوڵەت نەبووین کەواتە خاوەنی بیرێکی سیاسیە فەلسەفەیەکی سیاسی نەبووین بە شێوە لە شێوەکان ئێمە باجارە هەڵەیەک حەزەکەم ڕاست کرێتەوە چکە لە سێرەکەم تەنانەت لە ناوەندە ئەکادیمیەکانیشە هەمان هەڵا دووارە ئەبێتەوە ئەویش بریتێ لەوەی پێناسەی نەتەوە یان ناسیۆن چییە؟ چونکە ئەو یعنی پێکاتانەی کە باس کرا مەسەن زمان مێژوو خوێن ئەوەی کە تعریفە خاک کۆنەکەی بڵێن ستالین و جەماعەتی ناسیۆنەلیستە عەرەبەکان کە زۆرجار دووبارە نەکردەوە ئەوە ئەگەر سەیری کە ئەوە کۆن بووە ئەو مۆدێلە ئەسڵەن باوێ نییە ئەوەی کە ئیسا لە پێناسەی نوێی ناسیۆنالیزم ئەوەیە ئەبێ دامەزراوەی ناسیۆنالیستیت هەبێتەوە ئەمجا تۆ توانین بڵێ من ناسیۆنم دامەزرای ناسیۆنالیستی چی ینی بڵێن تۆ دەوڵەتێکت هەیە وەکو دەوڵەتی فەرەنسا وەکو نمونەڵم یا وەکو ئەڵمانیا وەکو نازەم فڵان دەوڵەت لەناو ئەم دەوڵەتە دامەزراوەکان کە هەیە کە ئەو خەڵکە بەیەکۆ ئەبەسێ بڵێن هەر دامەزراوەیەک بێ هەر بڵێن دامەزراوەیەکی بانقی بێ ئەوەی لە بڵێن لە زاخۆ ئەخوا ئەبێ لە کەلاریش بخوا ئێستا لایەمە ئەو دیاردێ تێبینێکرێ بەتەکید نە هەموو دیار دەکان ئەوەی زانکۆی کەلار شتێکە ئەوەی زانکۆی دهۆک شتێکی ترە لە ئەوەی ڕانێ شتێکەڵێ ئەمە سلێمانی شتێکی ترەڵێ یعنی ئەوەی کە دامەزراوەی ناسیۆنالیستیمان نییە ئەوە وەختی خۆی من زۆرجە بۆ سوحبەت ێڵێمەوە بۆ خەڵک ژنێکە بۆ ژنێکی نووسەرێکی گەورەی فەرەنسیە ناوی مەدام دستایلە دستایل ئەڵێ فەرەنسیەکان نەتەوەن ئەڵێ بەڵام ئەڵمان نەتەوە نییە ئەڵمان و کاتە لە 1970 کە ئەو کتێبە نووسراوە ئەڵێ ئەڵمان بەسەر تا ئەم ماوە ینی تا بڵێن حملەکەی ناپلیۆن تا 1950 بریتی بۆ لە 350 میرنشین ئەڵێ هەریەکە باجی خۆیە بۆ پارەی خۆیە بۆ نازە ئەڵێکەی نەتەوە ئێمە بەڵام ئەڵێ فەرەنسا نەتەوەی ئەڵێ لەبەرەوەی مەلکی فەرەنسا ویستی شەڕێک بکە لەگەڵ بریتانەکان چوو یەکێکی هێنا کە لە سژن بووە یەکێک لە بڵێن معارزەکانی خۆی هێناوە لە سژن ئۆپۆزیسیۆن بووە وتێتی بەس تۆ ئەتوانی بریتە قیادەی ئەم ملەتە بکەی لە دوای مردنی من ئەڵێ گەر هاتمەوە ئەو خۆم مەلکمەوە گەر کوژرامەوە تۆ ببە مەلک جا ئەو گیانە لە ناو کووردە هێشتا دروست نەبووە ئەوە 1970 لێ هەبووە ئەوە ئێمە دوای 206 ساڵیشە ئەو گیانە نییە هەموو ئەمە کە حەزەکە لە ملی ئەوە کە بدا ئەو کە حەزەکە سەریەوەکە بە قوڕەبوورەکانە کە تۆ باسی موئەسسەسەیە دامەزراوە ئەەکەی ئەتوێ بڵێ یەکگرتووی یا بە ستانداردبوونی دامەزراوەی دامەزراوە نیست بەس تۆ پەرلەمانتە بووە لە هیچ وڵاتێکە شتی وانێ مەسە تۆ یەکسەر پەرلەمانەکە هەمویان ڕەوانی ماڵەوە بکەیت و لە سفرەوە ئامادە میجارێک لە سفرۆ دەست پێ بکەی لە هیچ وڵاتێک دیاردەی وانێ من علاقم بە یعنی بەڕای ڕاستەوکی هەڵن بەڕای تۆ ئەمانە پایەکانی ناسیۆنالیزم لاقەکات بەتەکیید شتێکی خراپە ینی من مەبەستم لەبەرەوەی من قسە لەسەر ئەو پەیوەندی قوڵەی ناسیۆنالیزم کەی بۆ نمونە نوێ زیندوانەی کە ئێستا وێنیتەوە ئەمە چ پەیوەندی چیە بەیەکەوە بۆی بۆ بینەر زیاتر ڕوون بێت ئێستا من بۆ ئەوی بینەرانی ئازیز لەو دیاردێ تێبگەن من مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە گیانی ناسیۆنالیزم شتێکی ترە ینی کە لە زۆر وڵاتکاڵی بڵێن گیانی ناسیۆنالیزمی زۆر زاڵە ئیسە بڵێن لە وڵاتێکی وەکو بریتانیا وەکو فەرەنسا وەکو نەمسا کە هاوڵاتیەکیان لە فلیپین خەریکە عیدامێکن لەبەرەوەی مادەی هۆشبەری بەکارێناویان نازەم چی کرد ئیشێکی زۆر سەقەتی کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە هەموو نەتەوە یەتە سەر پێ ئەڵێ نابێ ئەوە بکوژرێ نابێ هیچی لێبێ بەس بێتەوە بۆ وڵاتەکەی خۆی ڕەنگە وا سەیری نەکەن کابراێکم بخۆی چۆنەژی یا ناژیەوە مشکلی خۆێتی مەبەستم ئەوەیە گیانی ناسیۆنالیزم شتێکی ترە ئەوەی ئێمە خۆمان بە ئەوە زین ناسیۆناڵێ ئێمە پیاوێکی نەتەوەین یا مرۆڤێکی نەتێک کەسانی وا هەن بەڵام ئەمە نەبووتە دامەزراوە من
قسەی من لەسەر دامەزرا یعنی مؤسساتی قومیانەتەوەی لەم وڵاتی ئێمە ئەو هێزەی نییە یا ئەو توانای نیە ئیرادەی خۆی بسەپێنێ یان لە وڵاتانی تر ئەم دیاردەیە نییە بۆ شەوی سەب نمونەیەکی تر بۆێنمەوە ئەمە مەسا بڵێن لە وڵاتێکی وەکو بڵێن سەردەمی بسمارکێکێک بووە لەوانەی کە ئەوەی باسی نەتەوەی کردبێ ڕەنگە وتوێتی بیگرن و دارکارێکی باشی بکەن یا سژنیکەن بەڵام دوایەوە کە بزافە نەتەوەیەکەی 1940 تێک و پێکشکان پرۆژەی چی دەست پێ کرد یەک خستنەوەی ئەڵمانی باز بە هێزێکی ئەسکەری ئەو شێوە ئینە ینی خەڵکەکە ئێستش وەکو تا ئەمڕۆ مناقشەکەن ئەڵێ ئەڵمانیا بوو بە پرۆیسی کە دەوڵەتەکەی بڵێن بسمارک و بلێمەکان و ئەوانە بوو یان پرۆیسەکان بوونە ئەڵمانی ئەوەکو مناقشێکی هینە ینی هی حەق بیریەکی لێ بکرێتەوە چکە بڵێن بە پرۆیسیکردنی ئەڵمانەکان ئەمە شتێکە بە ئەڵمانیکردنی پرۆیسەکان شتێکی ترە ئەوەی ئێمە تا ئیساتە مەسەلەن ڕەنگە من وەکو هینێڵێ مثل ڕەنگە یەکێتی پێخۆش بێ هەموو کوردستان سەوز بێ پارتی پێخۆش بێ هەموو کوردستان زرد بێ یەکگرتووە پێی خۆشە هەموو خەڵک بچێتە مزگەوت و نوێژی خۆی بکە ینی هەر یەکە بەرنمەیەکی خۆی هەیە ئەوەی خۆی بەڕاستە زای بەس ئەمە بۆتە شتێکی نەتەوەیی من بە مناڵم نەتەوەی من پرسیاری ئەوەی پارێزگاریکردن لە سامانی بیرەوانیان مفەکیر یا ئەوەی کەوتێت لە چوارچەوەی دەوڵەتا کردم بەڵام ناوبڕێ وەرەگرم و وەڵامی پرسیارەکەم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە لاتە جارێکتر سڵاو ئەمە مەسا پێش ناوبڕەکەیانی ئاماژەمان بەوە کردووە قسە لەسەر مؤسسە کردوە دیسان نەتەوەیی بەڵێ مؤسسەی نەتەوەیی بەڵام دیسان تۆ باس لە بوونی دەوڵەتی شەکەی کە چەمکی بیر یا فەلسەفەی سیاسی پەیوەندی بە بەشێکی بەبوونی دەوڵەتەوەی بۆی پارێزگاری لێ بکە ئایا ئەگەر ئەمە بکەین بە پێوەەر کورد خاوەنی ئەمانە بووە خۆی من بە ڕاشکاوەنەوە ئەڵێم کورد دەبەرەوەی دەوڵەتی نەبووە ئەم هەموو کارەساتەی توش بووە هەموو کارەساتەکانی کورد پەیوەندی بە نەبوونی دەوڵەتەوە هەیە چکە دەوڵەت تۆگەر دەوڵەت هەبێت زۆر شتەیە ئاسانە بێتەوە ئاسانکارەکان چییە؟ ئیسە بڵێن هەرێکی وەکو شێخ مەحموو دەوڵەتی هەبواە خۆی پارێزگای لە خۆی کرد بریتانیەکان هاتون چوو لە شوعی بۆوانە شەڕی کردو نەشەڕی ئەو بۆ نەهیچ هەر لەبەر ئەوەی بۆ ڕازیکردنی دڵی عوسمانەکان بووە ئەگینا چ پەیوەندی بن مەسەلەی ناسیۆنالیستیە بوو ئەگەر ڕاستە شێخ مەحموود پیاوێکی ناسیۆنالیستی بووە و دوایەڵێن لە لای بازی بەنەکەی هینیدانەوە هەر چواردە مادەکەی ئەوەی وەڵسنەوەی مافی نازانم سەر بەخۆی گەلانەوەوانە یعنی ئەوە پیشانی ئەدا کە ینی ئەگەر تۆ سیاقە مێژووەکەی سیرکەی سیرەکەی ئەسڵەن شێخ مەحموود لای من هیچ ناسیۆنالیستی بوو نە هیچ هەندێک شعری هەیە هەندێ نازانم ئەو شتانێک کە باسی بڵێن گیانی ناسیۆنالیستی ئەوانەی ڕەنگە پیا بسەلمێنریانە بەڵام من پێی ناوترێ ناسیۆنالیستی سمکۆ ئەسڵەن ناسیۆنالیست نەبوو پیاوێکی عاشایر بوو تەق و تۆقی خۆی کردو لەو دەشتە بەڵام ئەمانە پێی ناوترێن یعنی ئێمە کێشەکەی من ئەوەیە تا ئەمڕۆژ چەمکەکان بەغەڵت بەکارێنین پاڵەوانە نەتەوایەکانمان ئەسڵ نەتەوەین و نە هیچ ئەمانە هەڵەیە کە ئەکرێ ئەمجا مەسلەی بیر و فەلسەفە لە وڵاتێکە کە دەوڵەتی نییە ئەوە بۆ خۆی یەکێک لە هۆکارەکانە کە لە وڵاتی خۆمان خەڵکی فەیلسوف دروست نەبووە چونکە فەیلسوف پێویستی بۆیە دەوڵەتێک دامەزراوەیەک بێت پارێزگاری لێ بکە ئەگەر هەش بوو بێ کەسانێک لە بواری فەلسفە کاریان کردبێ ئەگەر کوردیش بوو بێ وەکو بڵێن ئەم کەسە کووردە ئێمە کەسانی وەکو شەمسەدینی شارەزووریمان هەیە کە بە فەیلسوفێکی گەورەی جیهانی ئیسلامی دانرێ پاش سەردەمی سۆهرەوەردی بۆ چووکە ئەم یەکێک لە قوتابەکانی سۆهرەوەردی ئەوانە بووە و بڕای بە فەلسفەی ئشراقە و چەندین نامەی دکتۆرای لەسەر نووسراوە بەڵام ئەوتە خۆمان هیچی لەسەر نازانێ یەک کەسم بۆ بێنە دوو دێڕ لەسەر شەمسەدینی شارەزووری بزانێ یان لەسەر سەیفەدینی ئامەدی کە لە وڵاتانی تر زۆر شتیان لەسەر نووسراوە
ینی سەرجەمی کارەساتەکە پەیوەندی بە نەبوونی دەوڵەتەوە هەیە لە وڵاتانی تر کە دەوڵەت شەبوو بێ مەسەن زانکۆش هەبووە کەسانی وەکو کانت و هێگڵ و مارکس ئەوانە هەم زانکۆکە ڕێگەی داوە ئەم فەلسفە بڵێتەوە هەم بڵێن بەرهەمەکانیشی پارێزراوە ئێستا بڵێن بەشێکی گرنگ لە فەلسفەی کانت لە نامەکانی تۆمار کراوە یا ئەوانەی هێگڵ نووسێتی یان مارکس یان سەرجەمی ئەو توراسی ئەوان ئەگەر سەیریکەی دەوڵەتێک شتەکانی هەموو بۆ پارەسوون لای خۆمان یەکێکی وەکو بابەکراغای پشدەری چ پێویستی بە فەلسفە و ئەوانە بووە جا سەردەمی بیرنشینەکانیش هەر ئەوە بووە پێویستی بە شاعرێکە بووە یا شاعرێکە بووە یا گۆرانی بێژەکە بووە بۆ کاتی بێتاقەتی ئەوانە بەڵام پێویستیان بە فەیلسوف و ئەوانە نەبووە ئەگەریش خەڵک دروست بوو بێت لەم وڵاتە کەسانێک بوون کە لە سێبەری خەڵکی ترە دەوڵەتی ترە خۆیان پێگەیاندووە و کاری خۆیان نووسیوە و ئەو دەوڵەتانەش ئێرانەکان شارە زووری بە مڵکی خۆیان نەزانن عەرەبەکان خەڵکی وەکو سەیفەدینی ئامەدی بە مڵکی خۆیان نەزانن هەرچی من نامێ ناوی هەر هەموو بێنم ئێستا حتا خۆمان لێرە دانیشتوین کە لەو کە لە شاری سلێمانین شاعرمان هەیە تا ئێستا تۆ دیوانەکەت بۆ چاپ نەکردووە ئێستا بڵێنێکێکی وەکو مەلا حەمدون کە شاعرێکی زۆر زۆر عەزیم بووە یەکێکی وەکو حەمدیە وەکو کوردیە کە ئەمەنە بەڕاستی شاعری زۆر گەورە بوون بەس بڕۆ سیرکە چیان بۆ کراوە هیچ بەڵێ دکتۆر جعفەر تۆ بە کردەی ئیشت لە ناو یعنی کۆمەڵێک تێزی گرنگا کردووە کە کاتێک قسەت لەسەر بیری ناسیۆنالیزم کردووە یا قسەت لەسەر بیری نەتەوە ئەم چەمکانەی کە پێشتریش باسمان کرد یعنی بەڕای تۆ کۆچی لەگەڵ ئەو قسانەی مامەسا جعفەر ئەمیش دیسان پێویستی بە دەوڵەتێکەوە بەدەسەڵاتێکەوە پارێزگاری لێکردیان هەبووە تاوەکو زۆر جا تۆ کە بیری هەبێ بیرەوانیا فکری هەبێ مفەکیر بەرهەمێنە فەلسەفە هەبێ فەیلسوف بەرهەمەهێنە یعنی کۆچی لەگەڵ ئەو بۆچوونانە ڕاستەکەی من دەبێت سەرەتاوە بڵێم کە وڵاتی ئێمە وڵاتی بێفکر و وڵاتی بێبیرکردنەوەیە یعنی خۆ ئینسان لەسەر واقعی ئەمڕۆی کورد دەتوانێت زۆر وەڵامی زۆرێک لە پرسیارەکانی مێژووی ڕابردووی خۆی بداتەوە زۆر دروستە ینی دەوڵەت دەتوانێت زۆر شت بکات دەوڵەت دەتوانێت نەتەوە دروست بکات دەوڵەت دەتوانێت ئەو هوشیاریە گشتیە دروست بکات چکامە هوشیاری گشتی بە چی دروست دەبێت بە دامەزراوە دروست دەبێت بە مؤسسات دروست دەبێت بە زانکۆ دروست دەبێت بە مؤسساتی لێکۆڵنەوە و دراساتی استراتیژی دروست دەبێت بە دروستکردنی مێژووی هاوبەش دروست دەبێت بە دروستکردنی بە ناساندنی حتا کارەساتەکان کە چۆن دەیکەی بە جۆرێک لە هوشیاری هاوبەش لای تاکات هەمومان هەست بە ئازاری ئەم کارەساتە بکەین نەک لە تۆ لە پانتایەکی جوگرافی هەست بە جۆرێک لە ئازار کوی پانتایەکی جوگرافی قاقای بۆ لێدات ئەمە دروست وایە بەڵام مەرجیش نییە هەمیشە تۆ دەوڵەتت هەبێ بۆی نەتەوە دروستکەی زۆر جاریش ناسیۆنالیزم دەتوانێت دەوڵەت دروستکات یعنی بەر لەوەی دەوڵەت دروست بێ ناسیۆنالیزم چکە ناسیۆنالیزم بەرهەمی نەتەوە نییە بە پلەی یەکەم نەتەوە بەرهەمی ناسیۆنالیزمە ئەمە ناسیۆنالیزمە نەتەوە دروست دەکات لەو شوێندا کە نەتەوە بوونی نییە ناسیۆنالیزم ئەرچی بە ئاگاهێنانەوە و هوشیارکردنەوە و بێدارکردنەوەی نەتەوە نییە بۆی خۆی بناسێت بەڵکو داهێنان و بەرهەمێنانی نەتەوەیە لەو شوێنەدا کە نەتەوە هێشتا وجودی نییە نەتەوە هێشتا لەدایک نەبووە ئەرچی ناسیۆنالیزمە نەتەوە دروست بکات یعنی نەتەوە چۆن دروست دەبێت تۆ هێندێک جار کللتورێکت هەیە لە ڕابردوودا ئەم کللتورە دەشێت بسڕیەوە مەرجنی ئەم کللتورە هەمیشە لەگەڵ تۆ بێ بۆی لە پرۆسی نەتەوە بووندا سوودی لێوەربگری و دەشێت سوودی لێوەربگری کاتێک کە دەزانی کەڵکی سوود لێوەرگرتنی هەیە کاتێک کە دەزانی ئەمە گرنگە بۆی کەوا لە پرۆسی نەتەوە بوونی تۆدا شوێنێک بگرێ یا بنەمایەکی گرنگ دروست بکات یا جۆرێک لە هوشیاری دەستە جەمعی لای تاکانی کۆمەلگا دروست بکات وەکو خۆدوتی تۆ ئەوم بۆ بێنە بۆ ناو مێژووی سیاسی کورد بە تایبەتی لە دوای ڕۆخانی نشینەکانەوە چۆن ئەتوانین ئەم کاڵایە بە باڵای ئەو مێژووەدا ببڕین ئێمە لە مێژووی ئێمەدا ڕاستیەکەی من ئەوەی کە تاوەکو ئێستا قەناعەتم پێی هەیە ینی بوونی فکری قەومی بوونی ناسیۆنالیزم یا ئەوەی کە پێی دەوترێت کوردایەتی لە ناو مێژووی تەواوی سەدەی 19دا
ئەوەی کە وجودیشی هەو بێت لەسەر ئاستی شخصەکان بووە لەسەر ئاستی تاکەکان بووە نە لەسەر ئاستی کۆمەلگا نە لەسەر ئاستی کردە کۆمەڵایەتەکانی ناو کۆمەلگەی کوردی ئەو کاتەدا هەمومان دەزانین لە سەدەی 19دا کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی دواکەوت توی نیمچە دەرەبەجی وە کشت و خەریکی کۆچ و کۆچباری و ئاژەڵ بەخێوکردن و ینی لە کۆمەلگای لەو جۆرەدا دروستبوون و لەدایکبوونی ناسیۆنالیزم لە خەون دەچێ ڕاستیەکەی یانی شتێکی ناواقعیە شتێکە لە ناو دیراسەی ئەکادیمیدا جێی نابێتەوە هەر چەندە کۆمەڵێک خەڵک هەیە چ لەسەر ئاستی ئەوروپی و چ لەسەر ئاستی کوردیشدا لە ڕۆژهەڵاتیشدا نێو عەرەب و کوردیشدا کە پێیان وایە ناسیۆنالیزم یادنەتەوە لەوەتای مرۆڤایەتی وجودی هەیە بوونی هەیە گروپە مرۆڤایەتیەکان لەسەر بنەمای نەتەوە دابش بوون شەڕەکان شەڕی نەتەوە بوون سراعەکان سراعی نەتەوە بوون بەرێکەوتنەکان بەرێکەوتنی نەتەوە بوون نەک خێڵ و عەشیرەت و هۆز و ئاویسمەوە بڵێ کاتە ئێمە ئەکرێ بڵێن ناسیۆنالیسم لەزەر دەستی بنەماڵە و خێڵ و عەشیرەت و خێزان فۆرمەلە نابێت ناخۆی ناسیۆنالیزم کاکەجان تۆ ئەرچی ناسیۆنالیزم دروستکردنی دەوڵەت و نەتەوەیە دروستکردنی هۆشیاری گشتیە ناو کۆمەلگادا ناو کۆمەلگایە کە بیکا بە خاوەن کللتورێکی هاوبەش خاوەن جۆرێک لە مێژووی هاوبەش خاوەن جۆرێک لە زمانی هاوبەش زمان ئەم گاڵتە جاریە ناوە کۆی لە کۆمەلگای ئێمەدا هەیە لە ئێستادا زمان تەنها بۆ نمایش بەکاردێ زمان تەنها بۆ جێڕانەوەی چیرۆک و کارەساتەکان بەکاردێ زمان تەنها بۆ ئەوە بەکاردێ کە تۆ پێی بدوێ قسەی پێ بکەیت ئەمە بەرگریکردن لە زمان نییە ئەمە داوەشاندنی زمان و هەڵتەکاندنی زمان و بنەماکانی زمانەوانیشە زمان ئەرچی زمان بە تەنها بریتی نییە لە نمایشکردنی کارەسات و معاناتەکانی میلەت ویستم ئەوە بڵێم یعنی تۆ بۆ ئەوەی کە ناسیۆنالیزم دروستکەی ناسیۆنالیزم بە خێڵ دروست نابێت کاکە بە ئینتیمای خێڵەکی دروست نابێت بە عەقلی خێڵەکی دروست نابێت ناسیۆنالیزم ئەرچی سەرەکی ناسیۆنالیزم لە هەر وڵاتێکی دنیادا تێکشکاندنی عەقلی خێڵایەتیە هەڵوەشاندنەوەی تەرکیبە و پێکهاتوو هۆشیاری خێڵایەتیە تۆ بۆ ئەوەی نەتەوە دروستکە ناسیۆنالیزم پێویستی بەچی هەیە پێویستی بە دوو بنەمای زۆر گرنگ هەیە دوو هەنگاوی زۆر گرنگ هەیە یەکیان تێکشکاندنی ئەو بنەمایانەیە کە پێکهاتەی کۆمەڵایەتی بچووکتری بەر لە نەتەوەن لە نەتەوە بچووکترن وەکو خێڵە عەشیرەتە هۆزە تیرێ تایەفەیە ئەو ئینتیمانە دەبێت تێک بشکێنێ بە معنایەوە نیە تۆ خێڵ لە ناو بی بۆ معنایەوە نیە تۆ باشە دەبێت هەڵی ناسیۆنالیزم هەمیشە بنەمای دووەمیان بریتیە لە هەڵوەشاندنەوەی تێکشکاندنی ئەو ئینتیمانەی کە سەرونەتەوەینە وەکو ئیمپراتۆریەت تۆ ناو ئیمپراتۆریەتی وەکو دەوڵەتی عوسمانی پێویست بە هەڵوەشانەوەی ئەم ئیمپراتۆریەت و ئینتیمایە هەیە بۆی کە وردی بکەوە بۆ نەتەوە کللتورە جیاوازەکان دەبێت لەسەر ئەم جیاوازیانە بۆ نمونە دەوڵەتی دینی یعنی دەوڵەتی دینیش لەبەرەوەی لە ئینتیماتی ئێتنیکی و نەتەوەی جیاواز پێک دێت پێویست بە هەڵوەشانەوەی ئەم دەوڵەتەیە بۆی کە لە خوردی کێوە بۆ نەتەوە جیاوازەکان و کللتورە جیاوازەکان کەواتە ئەکرێ بڵێن دکتۆر یعنی ناسیۆنالیزم هێندە لەناو پراکتیک و کردای ئیشەکە هێندە لەناو مانیفێستێک یا لە چوارچەوەی دەقێکدا فۆرمەلە نابێت ناسیۆنالیزم دەشێت دەزانین چۆنە ناسیۆنالیزم ڕەنگی جیاوازی هەیە ناسیۆنالیزم یەک مۆدێل و یەک ڕەنگی نییە دەشێت لەژێر تایتڵ و مۆدێل و ڕەنگی جیاوازدا کار بکات ناسیۆنالیزم دەشێت لە نێو فاشیزمدا هەبێت ناسیۆنالیزم دەشێت نێو کۆمۆنیزمشدا هەبێت بەو مانە مجرڕدە ناکە کۆمۆنیزم وەربگری بریتیادەوەی کە حقیقەکەی خۆی وەرەگرێت دەزانین چۆنە ئەمە شتێک نی ئایدۆلۆژیایە ئایدۆلۆژیا ئەمە بینیومانە لە ناو کۆمۆنیزمدا وجودی هەبووە بینیومانە ناو فاشیزمدا وجودی هەبووە ناسیۆنالیزم سەری کێشاوە بۆ پەلاماردان و بۆ بە ناسیۆنالیزمێکی پەلاماردار و هێرشبەر و تەعاستی فاشیزم ئەنگاوینەوە لەسەر دەستی مۆسۆلینی لەسەر دەستی هێتلەر لەسەر دەستی ئەتاتورک کەواتە ئێمە ئەگەر ئەمە وەربگێڕین بۆ ناو شۆرش و بزوتنەوە و ڕاپەڕینەکانی کورد بە تایبەتی هەتاوەکو دوای ماوەیەک دوای سەدەی بیستەمیش کە خێڵ و عەشیرەت و بنەماڵەیە تەریقەتێک یا خێزانێکی دیاریکرا و دەسەڵاتیان هەبووە هەمیشە میعنی ئەکرێ کەواتە بوونی مەیلی ناسیۆنالیزم و ناسیۆنالیزم لە ناویانە بوونی هەبووە بۆ ئێستناڵی بۆ چی بۆ بیستەکان من بەو پێوەرەی مامۆستا جعفەر من بەو پێوەرەی دکتۆر جعفەر کە لەناو ڕێکخراوە فاشی و نازی و ئەو مۆدێلە دیکتاتۆر و ستەمکارەکانە ئەڵێ ناسیۆنالیزم بوونیە بۆتیانە کەواتە ئێمە ئەڵێم ئەمە ئەگە وەربگێڕین بۆ ناو مێژووی ڕابردووی خۆشمان کە وەک خۆی هێمای بکو ئەڵێ ناسیۆنالیزم هەرگیز لەگەڵ دەسەڵاتی خێڵ و بنەماڵەوە عەشیرەت و خێزاندا نایەتەوە کەواتە بوونی هەبوو ناسیۆنالیزم بەڵام ڕێگە و ڕێڕەوە حقیقەکەی خۆی وەرنەگرتووە ناشتێک بەناوی ناسیۆنالیزم بوونی نەبووە چکە لە ئێستاشدا قسەکردن لەسەر ناسیۆنالیزم بەڕاستی پێم وایە جورئەتێکی زۆری دەوێت لە ئێستای کوردستاندا قسەکردن لەسەرەوەی کە تۆ بڵێ من هێزێکی ناسیۆنالیستم هەیە یا بڵێ کۆمەلگەی ئێمە من قسەم لەوە نییە کە ئێمە دەبێت ناسیۆنالیست بین ناسیۆنالیستێک بین متەطەرف بین و پەلاماردەر بین و هێرش بین بەڵام تا ئەو شوێنەی کە تۆ پێویستە بۆ دروستبوونی دەوڵەت لەسەر بنەمای هاوڵاتی بوون
ناسیۆنالیزمێکی مەدەنیانە، ناسیۆنالیزمێک کە لەسەر بنەمای هاوڵاتی بوون و ڕێزگرتن لە مافی ئینسان دامەزرابێ، نە ناسیۆنالیزمێکی پەلاماردەر و هێرشبەر و سڕینەوەی نەتەوەکانی تر، پەلاماردان و بە سفرکردنەوەی ئیتنیک و ئاین و نەتەوە و مێژووی گەلانی تر. ئەمە مۆدێلێکی فاشستانەیە، ئەو مۆدیلەیە کە ڕەزاشای ئێرانی لە دوای بیستەکانەوە سەدام حوسێن پەنای بۆ برد، هەرەوەی کە لەژێر تایتڵی عروبەدا کردیان. باشە ڕزاشای ئێران لەژێر پرۆسی بە فارسیکردنی ئێران و توانەوەی ئتنیکە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکانی ئێرانی پەنای بۆ برد، ئەوەی کە کەمال ئەتاتورک ئەوەی کە لە دوای خۆی ئینیۆنۆ ئەنج هەتا دەکاتە ئەردۆگان کە لە ئێستا کاری لەسەر دەکەن لەسەر ئەساسی دروستبوونی دەوڵەتی یەکڕەنگ و دەوڵەتی یەکنەتەوە و دەوڵەتی تاکنەتەوە لە وڵاتێکی فرەنەتەوەدا. ئەمە ناسیۆنالیزمێکی پەلاماردەرە، ئەمە ناسیۆنالیزمەکە لە ئاستی فاشیزمدا. ئەمە فاشیزم سوود وەردەگرێت لەو بنەمایانەی کە ناسیۆنالیزم مۆدیلی ناسیۆنالیزم کە هەندێک لە توێژەرەکان و ئەوانەی توێژینەوە لە بۆی ناسیۆنالیزمی کوردی ئاکەن و ئەنووسن و ئەوانەی کە بەو عاتیفەیە گەڕێنەوە بۆ ڕابردوو. مۆدیلی ناسیۆنالیزمی ئێمە جگە لە مۆدیلی پەرچەکرداریەکە یا چەسانەوەی نەتەوەی چ جۆرێک لەو مۆدیلانە چێتە ناو هیچێکی لەو مۆدیلانەوە. ئێمە ناسیۆنالیزممان وجودی نەبووە تاوەکو قسە لە مۆدیلەکەی بکەین ڕاستەکەی، بەڵام ئەوەی کە پێویستمان پێێتی ئێمە دەبێ هەمیشە ئێمە بە لە ڕوە دیوە جوانەکەی ناسیۆنالیزمدا قسە بکەین، دیوە جوانەکەی داوەرە بگرین، چکە ناسیۆنالیزم هەم ئەم دیوەی هەیە کە دەشێ ئەوەی کە گوتویانە وەکو دراوێک وایە دەشێ دیویەکی گاری باڵدی بێت و دیوەکەی تریشی ئەفسەرێکی ئەو شەفی تیز بێ، ینی کوڕی سوتاندنی جوولەکان بێ، ینی ئەم دوو دیوە هەیە مەکانمان پێویستما بەکام دیوە میلەتێکی چەساوە میلەتێکی ستەم دیرە پێویستی بۆ دیوەیە کە بەڕاستی جوانیکان بنوێنێ ناسیۆنالیزمێکی مەدەنیانی هەبێت. مامۆستا جەعفەر وابزانم تۆ لەسەر ئەو قسانە تۆش بۆ چوونێ هەیە، ویستت هەندێک شت بڵێ لەسەر ئەوەی کە دکتۆر جەعفەر ئاماژەی پێ کرد. خۆی مەسلەی ناسیۆنالیزم و فاشزم. فاشزم چییە؟ فاشزم ناسیۆنالیزمێکی تونندڕەوە، ئەمجار بێگومان دەیان تیۆری دانراوە بۆ ئەوەی ئەم بڵێن فاشزم بۆ خۆی چییە؟ من خۆم لە ناو زۆربەی ئەو تیۆریانە کە دانراوە معجبی ئەوەی پلێسنە فەیلسوفێکی ئەڵمانە بڵێن سەردەمی نازیەکان ژیاوە بەس ڕایەناوە ڕای کرد دوای هاتوتەوە کتێبێکی نووسی ئەو کاتە بە ناوی دێرفێرشپێتە ناسیۆن، یعنی ئەو ناسیۆنەی ئەو نەتەوەی کە بەجێماوە ئەوە هەیە ئەڵێ کورد ملەتێکی قەدیمە صاحبی طبعی سەلیمە شارە مەشهورەکەی زێوەر، کورد ملەتێکی داماوە لە مەعارف بەجێماوە. جا ئەم بەجێمانە بۆ ئەو لە ڕوو فەلسەفەکەەوە باسی کردووە، ئەڵێ لە کاتێکە شۆڕشی پیشەسازی هەبووە ئەڵمانەکان خەریکی کشت و کاڵ بنجارێ، وڵاتان یەکیان نەگرتەوە ئەڵمانەکان جارە دابەش بوون بەسەر چەندین میرنشینی ئینە. جا ئەو مۆدێلە لە هینە لە نەبوونی ڕێنسانس لە ناو بزاوی نەتەوەی ئەڵمان یان لاوازی گیانی بڵێن ڕێنسانس و ڕۆشنگەری ئەوە زیانێکی زۆری گەیاندووە بە ئین. جا ئەو وای کردووە جوڵانەوەیکی وەکو ئەوەی هتلەر دروست بێ، ئەگینا هتلەر دواکەوتوترین بیرکردنەوەیە کە هین بووە. بیرکردنەوەی چییە؟ بیرکردنەوەی زۆر سەقەت مەسەڵەن ئەڵێ بۆ ئەوەی ئەڵمان بڵێن ئەڵمانیا پێشکەوێت و وا بێت و ئەمە بێ پێویستە ئەم جوولەکانە لە ناو بەرن، هەموو دروشمەکانە ئەوانێ ئەڵێ هەرچی کارەساتی ئەم وڵاتێ مێ جوولەکان هۆکاری ئەمە. ئەمجا سەیری کە ئەمە چۆن ڕەنگی داوەتەوە لە بیرکردنەوەی باسیەکانە، هەرەوەی باس کە تو بینە بەرچای خۆت شبلی عسەمی چی وتووە و خێڵە تڵفا چی وتووە سەدام چی وتووە، هەر ڕێک ئەو ئەمە بیرکردنەوەیە. ئەوان بە نەوعێکی تر جوولەکان دەست نەکەوتووە وتیانە ئەگەر کورد ئەنفال بکرێ ئەمە ئەبێتە هۆی بەختەوەری عەرەبەکان. هەمووی ئاوایە. جا بۆیە مەسلەی فکری نازی و ئەوانە بە تەکید هینی خۆی هەیە، بڵێن دیوێکی ناسیۆنالیستی زۆر تونڕەوی هەیە کە بریتە لە ڕقەستانەوە لە گەلانی تر لە ناوبردنیان تواننەوەی. با من ئەمەد لێ وەرگم، یعنی ئەکرێ ئێمە بە دیوێکی ترا بڵێن لە ناو مێژووە ناسیۆنالیزم بەشێک لە نەهامەتی بەرهەمێناوە. من بە مەفهومە دینەکەی ناڵێمەوە،
چونکە ئێستا مەسەن زۆر کەسێڵێ ناسیۆنالیزم خراپە بەڵام فلان دین باشە فلان دین خراپە من بەو مەفهومەنە من بڕوام بەوە هەیە کە ئەبێ هەوڵدەین ینی من خۆم بەختەوەرە بم ئەگەر کوردستان هەموو یەک بگرێتەوە بەڵام ئەو ئیسا زۆر مناقەشات لەسەر ئەوە کرێ ئەوە بەختەوەرێکی گەورەیە بەڵام بڕوان بەچی هەیە بڕوان بە یەکێتیەکی کولتوری هەیە یعنی یەکگرتنەوەیکی کولتوری هەموو کوردستان کە ڕێگەن مەسەن بمێ بڕۆم بۆ دیاربەکر مشکلە بۆ دروست نەکرێ ئیسا مەسەن لە زۆر وڵاتەیە یەک نەتەوەن سە بڵێن ئەڵمانیا ئەوە ئەڵمانن لە سویسراش 73% سویسرەکان ئەڵمانن نەمسایەکانش هەر ئەڵمان بەخۆیان بڵێن نەمساوی و چیوانە چکۆ هەر بە زمانی ئەڵمانی قسەکەن ئەم جگە لە خەڵکی تر لەوێ مەسەن بەیانی زوو ئەتوانی لە وڵاتێکی لە شارێکی وەکو جیرخ لە خەوڵچیت و بەرچای خۆت بکەیت بۆ نیوەڕۆ بچی بۆ بەرلین بۆ ئێوارە بیتەوە بۆ ڤێنە لێ بخەوی خۆت جەمە بەستەکەم چییە بەیانی هەڵەسی 20 ڕۆژنامەت لە بەردەسایە بڵێن یەکێکی لە بڵێن هەمبۆرگ دەرچووە ئەوکان لە نازانم ڤێنە دەرچووە ئەوکان لە مەسەن لوتسەر لە فڵان شوێن دەرچووە سێرەکەی مەسەن دیوانی شاعرێکە سەرەکەی لە یەک لەحظە لە هەر هەموو ئەو وڵاتانە لە کتێبخانەکان هەموو هەیە زۆر جاری یەک مؤسسە هەیە یەک دامەزراوە ناڵم ئێستا ئەوەی کە لە بواری ڕۆژنامەگەریە باسم کرد لە هەموو بوارەکانیش هەماشتە تۆ ئەتەوێ خۆت تەمینکەی بۆ وشەی کوردی منێ بەرامبەر ئەو تەمینە بەکاری بێنم ئەتوانی لێوێش خۆت تەمینکەی دڵنیایی بڵێ ئەگەر بتێ پارە بخەیتە بانک ئەتوانی بانقێکی سویسری یان فڵان شوێن بەس ڕەنگە تۆزی زەری بۆ شتەکەی جیاواز بێ هەر هەموو ئەو ئازادیت پێ بەخشراوە لە کوێ چیەکەی من ئەگەر نەتەوەکەش یەکی نەگرت بێتەوە یەکێتیەکی کولتوری هەبێ بۆش لای من ئاساییە بەڵام من ببوورەماوەی بەرنامەکەم بەشی یەکەم بەرەو کۆتایە چێکە بە کورتی پەیامی خۆت بگەینی بۆی بچمە لای ماوەس جعفەر دو قسەی لێوە بگرم کۆتایی پێ بێنم بەلامەوە ئاساییە ئێمە گرنگەوەیە ئەو چەسانەمە لەسەر لاچێ ئەو هەڕەشە نەتەوەیی کە واد لێکە گیانی نەتەوەی تون دەکاتەوە من کاتێکە بینم ڕۆژانە لە شنگال برازیلەکان ئێزیەکان لە ناوە برێن ڕۆژانە لە ڕووکاری حەویجەوە با بڵێن پەلاماری کەرکووکە درێیان لە پەلاماری لەلایەن حەشد شعبی و پەلاماری شوێنێکی وەکو دووزە درێ بێگومان ناتوان بە خەڵک بڵێم نابێ گیانی ناسیۆنالیستی هەبێ پێشمەرگە بەو گیانە ناسیۆنالیستی ئەچێ شەڕی خاک و وڵاتەکەی خۆیەکە بەڵێ دکتۆرە وەکو دوا پرسیار بۆ جەناب و لەم بەشەی بەرنامەکەماندا بەڕای جەنابیش تۆش بڕات بەو یەکێتیە کولتوریە هەیە کە ناسیۆنالیزم فۆرمەلە بکات خۆی ئەرچی ناسیۆنالیزمە بەڕاستی کە تۆ جوگرافیایەکی سیاسی دیارکراوەتە بێ بۆ کللتورێکی یەکگرتو ئەم کللتورەیەکە تۆ دەبێت دروست بکەیت ئەمە بەمانای تێکشکاندن و پەلاماردانی کللتوری جیاواز نییە بەمانای تێرژ نییە بۆ سەر کللتورێکە لە کللتوری تۆ ناچێت بەمانای ئەوە نییە کە تۆ دەبێت ڕێز لە کللتوری جیاوازی نەتەوە و گەلانی تر نەگری بەمانای دروستبوونی نەتەوەیە بۆی کە تۆ نەتەوە دروستکی بۆی دەوڵەت دروستکەی پێویست بەم کللتورەیە گرتووە هەیە پێویست بە هاوچەشنکردنی پێویست بە هاوانجی هەیە ئەوەی دقیق لەناو کووردا بە پێچوانەیە ڕێک ینی هەمیشە لە ناو خۆدا خەریکی هەڵۆشان و لە دەرەوەشدا خەریکی تەباییە بەڵێ زۆر سپاس بەستم لەگەر داگیر کرد و لەگەستم کارانی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر جعفەر عەلی توێژەر لە بواری بیری ناسیۆنالیزمی کوردی مامۆستا جعفەر خاوەنی کتێبی مێژووی بیری کوردی سپاس بۆ ئامادەبوونتان لە سۆدوی پەیام بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی سۆراغی مێژوو تا بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ